یەک استراتیژیمان هەیە لە هەندەسەی نەفسیە، یەک استراتیژیمان هەیە زۆر زۆر مهمە. هەر کەسێک کارێک ئەکا بە استراتیژێکی دیاریکراوەیکە. ئەو کەسەی کە ئەچێ بۆ قاعە لەگەڵ ئەو کەسەی کە ناچێ بۆ قاعە بۆ تەمرین جیاوازیشان هەیە. جیاوازیەکە ئەوەیە ئەگەر تۆ بتەوێ ئیرادە و بەهێز لێ بچی ئەبێ بزانی لە مێشکی ئەوانەی کە یەکسەر ئیشەکە ئەکەن چۆنە. تەماشاکە ئەتەوێ کارێ بکەی ئەخیری کارەکە خۆتی تا ببینەرەوە. یاڵڵا بێنە بێرچاوی خۆت هەر ئەم شەو فڵان بەشی ئەحیا گەشتوویتەتە ئەخیر ئەڵێی سوپاس بۆ خوا حەد تەواو. یەکسەر بێنە بێرچاوی خۆ کە ئەحیاکەت هێنا یەکسەر بێنە بێرچاوی خۆ گەشتوویتەتە ئەخیری بەشەکە و تەواو. ئەم جۆرە کەسانە ئیشەکە ئەکەن. ئەیکی ئیشەکە ناکە ئەو کەسە نایکا ئەڵێ کرد تۆزێکی کاتمیە دوای ئەڵێ ئێستا ڕووی کتێبەکە تەهێنی سەیری ئەەکەی اینجا وەرە بخوێنەرەوە بخوێنەرەوە لاپڕێک جا لاپڕێکجا سێ ڕسمەکانکی جا خەیاڵی بۆ بکەین جا بیڵێرەوە اینجا بڕۆ تا ئەخیر و اینجا ئیتر هەر لاپەڕ هەڵوەرە و شەو درەنگەکە خەویە چاوەک زێتەوە. بیر لە هەموو ڕێگاکە ئەکاتەوە کە بیر لە هەموو ڕێگاکە کردەوە مێشکت لەناو ئیشەکە بەلایە ئەبێ بە ئیشێکی زۆر زۆر قرس ئەبێ بەلایە ئەبێ بە وەکو ئەڵێ مەرحەلەی وەحشەکە ئیتر ناچی بیت. ئەو کەسەی کە یەکسەر ئەچێ بۆ قاعە چۆنە یەکسەر خۆی یەتە پێشاوی خۆی لەناو قاعایە ئامێرەکان بەکارێنێ یەکسەرێتە پێشاوی خۆی ماسکەکانی بەقووەتر بوون بە جەوێکی خۆشەوە بە باوەڕ بەخۆبوونەوە لە قاعەتە دەرەوە. ئەمی ترکە ناچێ ئەڵێ بێ ئێستا هەست ئەم جلانم داکە چلەکانی ترم لەبەر جلی وەرزشەکانم بخەمە ناو جانتاکەم زنجیرەکە هەڵپێکم بڕۆم گۆرەوەکانم لە پێکەم اینجا ئەبێ قژمدا بێنم و نازام ئەتر بم لە خۆم و چی و شتەکانم لە بیر نەچێ و شەیکەرێ برم لەگەڵ خۆم و دەبێ ئەو اینجا ئەڵێ ئەبێ پێڵاوەکانم بڕم قەیتانەکانم ببەستم جاوەرە بەقادر مەکانە بچۆرە خوارە و ئەمە تۆ خۆت ئیشێگەی مەمل کەسێکە ئەوەندە لی قورسەکەی ئیتر کەسەکانە نایکەم خۆش هەروای. بۆ نمونە من بە تۆ ئەڵێم وەرە ئیشێکمان هەیە ماڵنی ملیۆنێکە پێی تۆژەڵی داوەڵا بۆ خراپ وەڵا ئامادە. اینجا منش پێڵ ئەزانی ئیشەکە چۆنە نازانین بەیانیان سەعات چەنە بێ هەڵسین ڕۆژێک تەلەفۆنە بۆگەنی بە سەعات 4 بێ ڕۆژێ تەلەفۆنە بوو ئیتر تۆیەتە پێش چاوت بەیانیەکی زوو دنیا تاریک هەڵەسی لە خەو یان خەبەرتەکەنەوە پەلەپەل. اینجا بۆ نمونە ئەڵی کاک وەڵای ئەو سەریشی لێ دیار نییە شەوی وهەیە ئیشمانە بێت و نەخەوی. من لە معرەزە ئیشمە کرد هەرگیز لە بیرم ناچێتەوە خاوەنی معرەزەکە وتی تەندەرێک یان تەندەرێکمان بۆ دەرچووە ئەبێ بڕۆین کتێبەکان جیاکەینەوە. ئەو شەوە نەخەوتم تا بەیانی خەریکی جیاکردنەوەی کتێب یعنی ئەوەنە ناخۆش ڕێسەکە بیرەکەمەوە لەو شەوە هەر تەواو نەئەبوو هەر کاتێک کە تۆ ئیشەکە وای لێکەن لە پێش چاوت اینجا بۆ نمونە ئەبێ بڵێ وەڵای تر بە تاریکیەک مەسەلەن شتی خراپ ئەقەومێ ناخەومێ و ئەوانە ئێمە بەرپرس نین اینجا وڵات تۆزیشکە پێدەڵێن وەڵای جاری وا هەیە ئەبێت تۆ بڕۆی ئەو کەلوبەلەبەری بۆ ئەو لای قەبر سەرنەگە ترسیش. اینجا بۆ نمونە ئێمە حەقمان نییە بڵێ وەڵا ئەتوانم ناتوانم و مەسەرەن من کچم کردنیم ئەو کارتۆنانە ئەبێ وا هەڵگری بە قادرمەکان ئابی بەیتە سەر جارێک کەسی لێنی کە تۆ ئەم هەموو خەیاڵە ناخۆشەوە بۆ کەسەکە کرد ئیشەکە ناکە خۆل ئەوە ئەچێ لە واقعیشە ساڵێ لەوێ بە شتێکی وای لێ بەسەر نەیە بەڵام ئەمێنێتەوە سەرەوەی کە تۆ ئەتەوێ بەڕاستی ئیشەکە بکەی یان نایکی